برێد مەگۆرک کە یاریدەری جێگری وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆ کاروباری عێراق و ئێران و نێردراوی سەرۆکی ئەمریکاشە بۆ کاروباری هاوپەیمانی دژ بە داعش کاریگەرێکی زۆری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەیە بەرامبەر عێراق و هەرێمی کوردستان بەو پێوەی بەهۆی کارەکەیەوە زیاتر لە وەزیری دەرەوەی ئەمریکا چاوی بۆ ئۆباما و جو بایدن دەکەوێت ئەگەر جێیمس جێفری و کریستۆفەر هێڵ باڵێۆزانی پێشووی ئەمریکا لە بەغداد بە پشتیوانیکردنی مالکی و مانەوەی بۆ خولی دووەم تۆمەتبار بکرێن ئەوە مەگۆرک دروستکەرەوەی عێراقی نوێیە کە پاش ڕووداوەکانی مووسڵ هەڵوەشابوویەوە. من پێشتر کە لە بەغدا بووم کارم لەگەڵ مەگۆرک کردووە و ئێستاش بەهۆی پیشەنوێیەکەمەوە لە واشنگتۆن بەڕێکەوتنی زۆر لە نێوانماندا هەیە بەپێی بە دەردچوونەکانم ئەوەم بۆ دەرکەوتووە کە مەگۆرک هەوڵی جدی دەدات بۆ شکست پێهێنانی دابەشبوونی عێراق و جیابوونەوەی کورد. من جارێک لە گفتوگۆیەکی دووخۆڵیدا بە مەگۆرگم گوت کە دەبێت ناوی لۆرەنسی نوێت لێ بنین بەوەی بتوانیت عێراق پێکەوە بکەینەوە لە کاتێکدا داعش تکتیتی کۆنتڕۆڵ کرد بە کردار عێراق هەڵوەشابوویەوە لە ڕووی ئیداری و سەربازیەوە بەغدا هیچ بایەخێکی نەمابوو. ئەو ناولێرانی منی زۆر بەدڵ بوو شانازیشی پێوە دەکات. برێد مەگۆرک پێشتر جێگری باڵوێزی ئەمریکا بوو لە بەغدا و پاڵەوراویش بوو بۆ بوون بە باڵوێز بەر لە ستیوار جۆرج باڵوێزی ئێستای ئەمریکا لە عێراق بەڵام بەهۆی تۆمەتبارکردنی بەبوونی پەیوەندی نادروست لەگەڵ گیناچۆن پەیامنەری وۆڵ ستریت جۆرناڵ نەیتوانی پشتیوانی کۆنگرێس بەدەستبێنن کە لە دواتردا هاوسەرگیری لەگەڵدا ئەنجامدا. مەگۆرک زیندووکەرەوەی سیاسەتی یەک عێراقە لە ئەمریکا بەتایبەتی دوای ڕووداوەکانی مووسڵ خودی باراک ئۆباما یۆی بەمانەوەی عێراق بە یەکپارچەی نەمابوو تەنانەت کاتێک داعش لە بەغدا و هەولێر نزیک بوویەوە ئۆباما داوای کردبوو کە دیپلۆماتکارەکانی ئەمریکا بەغدا و هەولێر چۆڵ بکەن بۆ ئەو مەبەستەش هەموو ئامادەکاریەک کرابوو. ئەم پیاوە کەسی یەکەمە لە پشت دروستبوونی حکومەتی نوێی عێراق و دانانی خودی حەیدەر عەبادی دیسان بیرۆکەی ئەوە. مەگۆرک پەیوەندێکی زۆر باش لەگەڵ عەبادی هەیە کە هەندێک جار هێندەمەتی عەبادی دەکات وا دەزانی ڕاوێژکار یان وتەبێژی عەبادیە. لە سەردانەکەی عەبادی بۆ واشنگتۆن مەگۆرک هەوڵی زۆریدا عەبادی وەک پاڵەوانی نوێی عێراق نیشان بدات چ لە بەردەم ئەیداری ئەمریکا چ لە ناو میدیاکاندا. لە مێزگردێکی هاوبەشیدا لەگەڵ عەبادی کە لەلایەن ژووری بازرگانی ئەمریکاوە بۆی سازکرا بوو لە میوانخانەی فۆر سیزن لە واشنگتۆن مەگۆرک گوتی سەرۆکوەزیران عەبادی سلمانی کە هاوپەیمانێکی ڕاستەقینەی ئەمریکایە ئەوە تەنیا لە ماوەی 6 مانگدا. مەگۆرک دیسان کەسی یەکەمە لە پشت ڕێکەوتنی نەوت و بودجەی نێوان هەولێر و بەغدا مەبەستیشێتی بە هەر نرخێک بووە ئەو ڕێکەوتنە بەردەوام بێت. مەگۆرک بەهۆی نزیکی لە بەرپرسانی بەغدا بە تایبەتی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق حەیدەر عەبادی هەوڵی زۆری داوە بۆ شکست پێهێنانی فرۆشتنی نەوتی کوردستان بە شێوەی سربەخۆیانە ئەویش بە هۆشداریدان بە کۆمپانیا ئەمریکایی و ئەوروپیەکان کە خۆیان لە ڕوبەڕووبوونەوەی یاسایی حکوومەتی عێراق بپارێزن. لە ئێستا بۆچوونەکانی مەگۆرک دەربارەی عێراق و هەرێمی کوردستان بۆ تا ڕنگدانەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆیە گرنگە کورد بۆ هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم کەسە بکات کە تەنیا هەوڵی سەپاندنی بیرۆکەکەی خۆی دەدات ئەویش بریتیە لە عێراق بە یەکپارچەی دەمێنێتەوە. مەگۆرک بەردەوام هەوڵی ئەوەش دەدات کە ئەو باوەڕە کۆنەی دەربارەی سربەخۆی کوردستان هەیە کە بریتیە لە سربەخۆی کوردستان دەبێتە هۆی خوێنڕێژی زیاتر و پشێوی گەورە لە تورکیا و ئێران و عێراق و سووریا بەردەوام بەگوێی کۆنگرێس و ئیداری ئەمریکادا بدات. سەرکەوت شەمسەدین NRT واشنگتن.